لەو پەترەی پێشوا لە ئیتالیا بووم زۆر حەزمە کرد سەردانی شوێنێ بکەم لە نزیکی ناپۆلی پێزان ناپۆلی شوێیە ئێمە بەس نادیەکان ێزانین ناپۆلی ئەڵێ ناپۆلی شارێکی نزیکە پێوترێ پەمپایی ئەم پەمپایە کاتی خۆی 600-700 ساڵ پێش ئیسا دروست کراوە شوێنێکی بازرگانی بووە شوێنێکی دەوڵەمەند بووە ڕەسیفەکانی ئێستاکەنەش ئەڵێی لە سەردەمی ئەمڕۆیان دروست کراون ئاو براوەتە هەموو ماڵەکەوە مەجاری خۆی هەبووە بەڵام چونکە ڕێی کاروانی و شوێنی خەڵک بووە ئەڵێت شوێنی تاوان بووە خەڵک تاوانی بە ئاشکرا لەو شارەیە کردووە ئەو نە شوێنەکە تاوان بووە خەڵک بە تایبەتی چووە لەوێ خۆی بەتاڵ کردوتەوە لەسەر شوێن و لەسەر حەمام و لەسەر دیوارەکانیان شوێنی ڕوت و ئافرەت و پیاو بەیەکەوە هاوڕەگەزبازی ئەڵێ هەرچی جنسێ بیستە لەو شارەیە دەستەکەوت بە شێوەیەکی ئەو نەخێزەون لە پاڵیانە شاخێکە بوو پێیانە و شاخی فیزۆف زۆر دوویان پێخۆی ئەم شاخە لە پاڵمانایەوە بوو ئەلە ڕۆژێکیان ڕۆژی 24 هەشتی ساڵی 79 دوای میلاد لە نیوەڕۆیەکە وەختێکیان زانی هەرچی باڵندە بۆ هەڵهات وەختێکیان زانی هەموو کشۆکەکان کشانەوە وەختێکیان زانی ئاو شک بوو وەختێکیان زانی وردە وردە ژێریانە جوڵێتەوە وتیان هیچ نییەوە زیزالێکە ئەلێ سەعات 12 نیوەڕۆ بورکان وردە وردە دەمی کردەوە دووکەڵێک هاتە سەریان ئەو ڕۆژی نیوەڕۆی 12 نیوەڕۆی لێکردن بە شەوە زەنگ وتیان شتێ کاتێکی کاتیە ئەلێ 15 دانە تەن بورکان هاتە سەر شارەکە اینجا باری کەوتە سەریان یەکێنا دوان ناسیان نا فأرسلنا عليهم حجارة من سجيل گڵی بۆ بەبەرد لە بورکانەکەەوە هات و یای بەسەریانە هەرچیەکی تیا بوو معفی کردەوە فریای خۆک ئامادەکردن نەکەوتن هەر هەمووی لە شوێنی خۆیان ئاوا بوون بە چی؟ بوون بە تیمسال ئێستەش تیمسالەکان ماون ساڵی 1749 دۆزیانەوە شوێنەکە وتیان با بەخۆ ئەمە ژیانی تیا بووە ئەمە ئینسانی تیا بووە ئێستاکەنەش هەر هەمویان تەحنیت کراون بە کبریت ئاواسەی لاشەکانیانەکەی لە شوێنی خۆیانن بەڵام خوای گەورەکردنی بە عیبرەت ئیساکەنە پێی وتیە گەورەترین مەتحەفی عالەم ئینسانەکان ئاوا کەوتون پاش ئەوەی کە ملیارەها گڵ بورکانیان لەسەر لابردن کە سەیرەکەن شارێ لەژێرەوەیە ئەنجا بۆیان دەکەم شارە چی لێ هاتوو بۆنی فەسادەوە خوای گەورە ئەم دەرز و عیبرەتانەمان پیشانەیە بۆی کە عاقڵ بین خۆشەویستەکانم پێشەوەی کە بچینەوە بەردەستی خۆی عیبرەت و دەرزێکمانەیەتێ دوای قەومی لووتیش بۆ ئەوەی کە خەڵکێک لەم سەردەمەشا پێی عاقڵ بن هەر کەسێ نەیبینیوە لەم و دوا ناپۆلی بیرکەوتەوە ئەو شارەی بیرکەوتەوە 20 کیلۆمەتر دوورە کاتی خۆی ئاسیمەیە بووە بەڵام خوای گەورە کردی بە عیبرەت بۆ زەمانە کە ئیساکەنە هیچ کەسێکی تیا ناژی تەنها ئینسانە تەحنیت کراوەکان نەبێ خوای گەورە بمان پارێزێ خوای گەورە عەورەتمان پارێزێ خوای گەورە دامێنمان پارێزێ خوای گەورە ئیمانمان پارێزێ خوای گەورە بمان هێڵێتەوە لەسەر ئیمان و منافەسەی ئەو حەوت جۆرە خەڵکە بکەین کە بۆ فردەوس ململانێ ئەکەن نەک لە پێناوی تاوان و ئارەزوو شەهەواتەکانیانە ڕاکەڕاکێ ئەکەن